ئازانی کورسانی و سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنمەیەکی نوێی فایل و دیاردەوە لەگەڵتان دەبین. هاتنی جژنی قوربانی پیرۆز لە تەواوی موسڵمانان پیرۆز دەکەین. دەمانەوێت ئەم ئێوارەیە لە بەرنامەی فایل و دیاردەوە باس لە بابەتێکی گرنگ بکەین. ئەوش ئەوەیە هەر لەگەڵ هاتنی جژنی قوربان ئیتر موسڵمانان بەشێکی زۆری موسڵمانان مەشغوڵ دەبن بە بابەتی قوربانیکردن و هەموو ساڵێکیش لەسەر ئەم بابەتە مشتومڕێکی زۆر دەکرێت، قسە و باسێکی زۆر هەڵدەکرێت هەم لەلایەنە شەرعیەکە و لەلایەنە دینیەکەوە کە حکم و مەرجەکانی قوربانیکردن چیە، هەم لەلایەنە تەندروستیەکەوە کە ئەو شوێنانەی کە گونجاوە بۆ قوربانیکردن و بەتایبەت کە ئێستا دەبینین هەندێک جۆری نەخۆشی لە ڕێی گۆشتەوە بڵاو دەبێتەوە، تەندروستترین شوێن کامانن کە دەکرێت قوربانی تێدا بکرێ بۆ ئەوەی هەم لە ڕووی دینیەوە بتوانرێت قوربانیەکە بگاتە شوێنی خۆی و لە گەڵیشیدا بە شێوەیەکی تەندروست ژینگەکەمان پارێزراو بێت و گۆشتێکی تەندروست بێ. لەسەرم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئومێد کە بەڕێزیان بەسپاسەوە مامۆسای ئاینین و لەگەڵمانن ئەم ئێوارەیە لە فایل و دیاردە مامۆستا زۆر بەخێر بێن. هەروەها دکتۆر شاڵەو عارف کە بەڕێزیان بەڕێوبەری سەر بڕینخانەی سلێمانی بەسپاسەوە بەڕێزیشان لەگەڵمان دەبن. دکتۆر بەڕێزیشتان زۆر بەخێر بێن. مامۆستا من نەمەوێت سەرەتا بێمە لای بەڕێستان تۆزێک باس لە لایەنە شەرعیەکەی بابەتی قوربانی بکەین. حکمی قوربانی چییە؟ یعنی کە نزیک دەبینەوە لە جژنی قوربان و دەچینە ناو جژنی قوربانەوە ئیتر ژمارەیەکی زۆر لە موسڵمانان مەشغوڵ دەبن بە قوربانیکردن. ئەمە لە ئیسلامدا چۆن باس کراوە؟ بە ناوی خودای بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ پەروەردگار، درود و سەلام لەسەر ڕوحی بەرزی پیرۆزی پێغەمەری خوا، یار و یاوەران و ئالوبەیت و شوێنکەوتوانی بەگشتی هەتاکو ڕۆژی دوایی. لە ناخی دڵمەوە جوانترین و شایستەترین پیرۆزبایی هاتنی جژنی قوربان لە هەموو موسڵمانانی جیهان و موسڵمانانی کوردستانەکەم. لە ئاینی پیرۆزی ئیسلامدا حکمی قوربانیکردن سنەتی مؤکەدەیە. پێغەمەری سەرۆرمان صلی الله عليه و آله و صحبه وسلم لە ژیانی پڕبەرەکەتی ئەنجامی داوە. و یەکێکە لە شەعائیرەکانی ئیسلام کەسێک کە توانای هەبێت ئەتوانێت قوربانی ئەنجام بات. بەڵێ کەسێک کە توانای هەبێت. واتە شەر نیە تەنها ئەوانە بن کە لە حەجن قوربانی دەکەن، هەر کەسێکیش ئەگەر نەچوو بێ فەریزەی حەجیشی ئەنجام نەدابێ بەڵام توانای هەبێت ئەتوانێت بۆ خۆی و ماڵ و منداڵی قوربانی بکات. باشە چ شتێک بۆ قوربانیە بێت؟ بەڵێ خوای گەورە ڕووکاتە پێغەمەری خوا صلی الله عليه وسلم پێ ئەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەر، واتە نوێژ بۆ خوای پەروەردگار ئەنجام بە و قوربانیش ئەنجام بە. ئەو حیوانانەی کە بن بۆ قوربانی چوار جۆر حیوانن، یەکەمیان حوشتر، دووەمیان مانگا، سێهەمیان مەڕ و چوارەمیان بزن. مەڕ و بزن تەمەنەکان فەرقەکات، یعنی بۆ نمونە بێ مەرج لەو حیوانات چەند مەرجێکی تیابێ. یەکەم لە ڕووی کاتەوە کاتەکەی قوربانیکردن لە دوای نوێژی جژن و دەست پێ ئەکات تا ئاخر ڕۆژی جژنی قوربان کە خۆر ئاوا بێ. پێش خۆر ئاوا بوون قوربانێکە ئەنجام بەی دروستە. ئەمە وەکو کات وەکو حیوانەکەش چەند مەرجێکە بێت تیابێ. یەکەم ئەبێ و حیوانە ئەگەر حوشتر بەبێ 5 ساڵی تەواو کرد بێ، ئەگەر مانگا بێ 2 تەواو کرد پێ نابێتە 3، ئەگەر مەڕ بێ ساڵێکی تەواو کرد پێ نابێتە 2، ئەگەر بزنیش بێ 2 تەواو کرد بێ بێتە 2 ساڵ. و بێ ئەو حیوانە 4 مەرجی گەورەی تیابێ. یەکەم نەخۆش نەبێ، دووهەم لاواز نەبێ کە بە شێوەیەک مۆخەکەی بە کەڵکی خواردنێ، سێم قاچی نەشکا بێت تەسی لە گۆشتەکەی کرد بێ، چوارهەم نابێ نەخۆش بێ. ئەم 4 مەرجە سەرەکیە و لەگەڵ کاتەکەیدا ئەو کاتە دروستە ئەو قوربانێ بکەی کە خوای گەورە داوای کرد. چکە خوای گەورە فەرمێتی فەصەلی لڕەبیکە وەنحەر، بە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله و صحبه وسلم ئومەتەکەش فەرمێ کە نوێژ بکەن و ئەو کاتە دوای نوێژی جژن کە دەست پێەکە قوربانەکانتان ئەنجام بێ. قوربانیەکە بەو شێوە بێ، یەکەم ئاژەڵەکە مەرجەکانی تیابێ، هەم لە ڕووی تەندروستیەوە هەم لە ڕووی ئەوە کە شیاو بێ بۆ خواردن، نابێ حیوانەکە نەخۆش بێ، نابێ لاواز بێ، نابێ نەقس و کێشە و کەم و کوڕی هەبێ. چونکە بەڕاستی ئینسان ئەمە شعائیرێکی ئیسلامە، زیندووکردنەوەی سنەتی حەزەتی ئیبراهیم عەلەیه السەلام و عەلا نەبوە سنەتی پێغەمبەری خۆمانە سەلات و سەلامی خوایان لەسەر بێ. و ئەبێ ئەو گۆشتە گۆشتێکی تەندروست بێ، گۆشتێکی باش بێ و ئاگاشمان لە پاراستنی ژینگە بێ. نابێ بە شێوازێک بێ کە ژینگەکە پیس بکات، چکە ئەرک و واجبی سەشتان مەکەمە قوربانی ئەەکەم بۆی ئەجرمان دەستکەوێت. نابێ بە شێوازێک قوربانی ئەنجام بین کە بێتە هۆی زەرەر و زیان یان خوا نەخواستە نەخۆشی بڵاو بێتەوە. باشە دەستخۆش. دکتۆر کەواتە قوربانی دەبێت لەکوێ بکرێ؟ دروستترین ڕێگە با بڵێن بۆ قوربانی. سپاس. جژن لە جەنابتان و لە تەواوی موسڵمانان پیرۆز بێ. لە ئێوەش پیرۆز. هەڵبەتە ئێمە گەر بە کوشتار بە شێوەیەکی سەرەکی ئاماژەی پێ بکەین بە چه کوشتارێک گەوترێ کوشتارێکی تەندروست و
شیاوە بۆ بەکارهێنان یا لە سیستمی سەلامەتی خۆراکە یا لە سیستمی سەلامەتی گشتیدا جێگەی خۆی گرتوتەوە ئەویش ئەو کوشتارانن کە دوا بەرهەمەکانیان لە کوشتارگەکانەوەن چونکە لە کوشتارگەکانە بە دوو پرۆسی گرنگە با بڵین گوزەرەکەن یەکەمیانەوەیە کە چاودێری و کۆنتترۆلی نەخۆشیە گوازراوەکانەکەن نەخۆشیە گوازراوەکان لە 160 بە جۆری دوا راپۆرتی با بڵین ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO سەر چاوەکە یا ئاژەڵەیە ئاژەڵی زیندووە بەشێ پەلەوەر و ئاژەڵی زیندوو یا ئەوەتانێ بەرەمەکانیانە کەواتە تۆ چاودێریکردن و کۆنتترۆلکردنی نەخۆشیە گوازراوەکان کە پێشیوترێ زوونۆسس مرۆژەڵی لە بینی مرۆڤ و ئاژەڵە با بڵین هاوبەشە ئەرکە لە ناو کوشتارگایە جێبەجێ بکرێ دوو پرۆسەی بەرەمێنانی گۆشتێکی سەلامەت تەبعاً گۆشت تاکو دەگاتە سەر سفرە خوانەکانمان بە پرۆسەیەکا گوزەرەکە و پرۆسەیە بێ زانستی بێ مامانای چی زانستی بێ بەمانایەوەیە کە لە با بڵین قۆناغی پێش کوشتارکردن ئامادەکرێ بۆ قۆناغی دوای کوشتارکردن ئەویش بە کۆمەڵک ڕێوشێن کاژیرێتە بەر بۆ ئەوەی گلایکۆجینی لەشی ئاژەڵەکە سەرف نەکرێت و ترشی لاکتیک دروست نەکات شوێ ترشەکە ئەبێتە هۆکارێک بۆی کە خوێنی جستەی ئاژەڵەکە لە دوای کوشتارەوە دەرنەچێ ئەمە هەر لە پرۆسەکەیە ئەمانە ڕوئەدات کە دوجارە بێتە کانگایەکی گرنگی بڵاوبوونەوەی نەخۆشیە جۆرا و جۆرەکانیان مایکرۆبەکان و گەشەی مایکرۆب کوێ لە 5 پلە بۆ 6 پلاکە پێوترێ هێڵی مەترسیداری گەشەی مایکرۆبەکان لەو پلەیە دەست بە گەشەکردن نەکات کە لە 20 دقە بۆ 2 کات ژمێرەکە لە هەوایەکی کراوەیە بێکەواتە لەوەیە دەست پێکا پرۆسەکەی تاکاتە سەرۆی پلەی گەرمی لەشی ئاژەڵەکە و تاک و ترشێتی لەشی ئاژەڵەکە و تا دوجار زنجیرەی ساردکردنەوەی بەرهەمێنانی گۆشت لە کێڵگەوە بۆ سەر سفرە و خوانەکان بە دوکانی گۆشت فرۆشەکانە گوزەرەکە تەکمیلە بێت و دوجاریش خوانێک بگاتە سەر سفرەکە کە دوور بێ لە نەخۆشی و لە تێکدانی سیستمی سەلامەتی لە هەر قۆناغی لەم قۆناغانی کە بەڕێستان باستان کرد ئەگەر هەڵەیەک ڕووبات مەترسی دروستەکە زۆر چڕە قۆناغەکانی زۆر وردە زۆر زانستیە لە هەر یەکێ لەو قۆناغانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد ئەگەری گەشە و بڵاوبوونەوەی مایکرۆبی لەسەرەکرێ و ئەگەری ئەوەشی لێ ئەکرێ کە با بڵین دوجار پاشەڕۆکانی کە لە کوشتارگەیە تەمان هەموو کوشتارێک پاشەڕۆی خۆی هەیە سەرچاوەیەکی مەترسیدار بن بۆ سەر سیستمی سەلامەتی گشتی هۆکارێکی نێگەتیڤ بن نەرێنی بن بۆ پیسبوونی کیمیایی و بایلۆجی لە ناو ژینگەیە کە دوجار ئەمانە با بڵین تەندروستی تاک کۆمەڵگا و دوجاری سیستمی سەلامەتی لەژێر هەڕەشەیەکی جدیا بێت و ئێمە زۆر نەخۆشی جۆرا و جۆری شەیەکە ئەیبینین هەر لە سکچوون و تای ماڵتا و گرانە تا ئاگاتە نەخۆشیە مشەخۆریەکان تا ئاگاتە نەخۆشیە بەکتریەکانی کە ئەمانە هەمووی لە ئەنجامی پرۆسی نازانستی کوشتارکردنەوە بەرهەم دەهێنرێت کە ئێمە لە 5 تا بەربوو نەکرێت ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئێمە لە 5 بەیانیوە تاکو ئەگاتە شەو زنجیرەیەک پرۆسە با بڵین لە ناو کوشتارگای ئەنجامەدرێ کە هەموو نەخۆشیەکان تیا کۆنتترۆلەکرێ و لە نێویشیانە نەخۆشی تای خوێنبەربوونە کە لە وەرزی گەرمە ئەگەری بڵاوبوونەوەی ساڵانە سەر هەڵەدات و ئێمە پرۆتۆکۆلی زانستی ڕوبەڕووبوونەوەکانی دەست پێەکەین لە کۆتایی بەهار و سەرەتای هاوین یاخود لە دەست پێکردنی وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەی گەرما هەر خۆیە بینێتەوە لە چاودێریکردنی پشکنینی پێش و پاش و ئەو با بڵێن پرۆسەی کە لە ناو کوشتارگای ئەنجامەدرێ بۆ ئەوی ڕێگە بە گەشەی ڤایرۆس ڕێگە بە گەشەی مشەخۆرەکەی کە یا با بڵین ئەو گەنەی کە لە ناو کوردەواری و زمانی خۆمانە و لە ڕووی زانستیەوە هایلۆمای پێڵێن گەشە نەکات و نەبێتە گوێزەرەوەیەکی ڤایرۆسەکە بۆ ئاژەڵەکە هەموو ڕێشوێنەکانی خۆمان دەست پێ باشە ئەو ئاژەڵەی کە لەسەر شەقامەکان بۆ قوربانی سەرەبڕێت یان لە حەوشەی ماڵەکانە دەکرێت بە قوربانی و خۆیان لە حەوشەی ماڵەکانی خۆیانە سەرێ بڕن ئەمە هەڵبەت خۆراک دوو با بڵین ئامانجی هەیە ئامانجێکیانەوەیە کە خۆشگوزەرانی و با بڵین بەختەوەری بۆ تاکەکان دەستە بەرکە ئامانجێکی کەیەوەیە با بڵین بۆمبێکی تەوقیت کراوە بە سیستمی سەلامەتی و بە تەندروستی تاک و کۆمەڵگە و خێزان ئاتەقێتەوە تەبعاً ئێمە هەڵبەتە بێ
ئەوە هەڵبژێرین کە هۆکارێکی گرنگی خۆشگوزەرانی و بەختەوەری تاکەکان دروستەکە. ئەمەی جەنابەت باسیەکەی کە لە سەر شەقامەکان کوشتاری بۆ ئەکرێ یا لە باخەکانە ئەمە توانە بڵێم دابوو نەریتێکە یاخود با بڵێن خویەکی تاکە کە خوازیارە خۆی کوشتارەکەی بۆ بکە کە ئەمە هەڕەشە لەسەر سیستمی سەلامەتی و لەسەر تەندروستی تاکی خێزانەکەی دروستەکە لە ڕووی زانستیەوە باسەکەم باڵێ بەڵێ بۆ لەبەروی ئاژەڵ خۆی لە ئەندامی هەرسیا کۆمەڵێک مایکرۆب هەیە کە لە ڕۆژانی ئاسایی و سروشتیە ئاژەڵەکە سوودی لێ بینێ بۆ کۆمەڵێک زیندە چالاکی کە لە لەشیا ئەنجامی ئەدات دوای کوشتارکردنەکەی ئەم جۆرە مایکرۆبانە دێتە یا با بڵێن بەرکەوتەیە بێ بەلاشەی ئاژەڵەکەەوە دەبێتە مایکرۆبێکی زیان بەخش کە خودی خۆی و ژەهرەکانی خودی خۆی و ڕاستەخۆ نەخۆشیەکان دروستەکە ژەهرەکانیشی کە دروستیەکە ئەبێتە هۆکارێک لە کەڵەکەبوونی چکە بە کوڵاندن ژەهر ناڕواهی مایکرۆبەکان دوجار زیان بە جگەرەگەێنێ دوجار زیان بە با بڵێن گورچیلا گەێنێ بە تەواوی کوڵاندن ناڕات ئێمە زۆر لەوەی ئەڵێ نەگەر کە شتێکمان کوڵان ئیتر هیچ مەترسیکی لەسەر بەس مایکرۆبە ژەهرەکانی تێک ناچن ینی ناشتێت ینی ژەهرەکانی لەناو خۆراکەکە چەنێ بیکوڵێنی ئەمێنێتەوە بەڵێ کەڵەکەبوونی ئەم ژەهرانە کاریگەری نەرێنی ئەم ژەهرانە لەسەر تەندروستی تاکەکان شەرت نییە لەم ساڵا بێ شەرت نییە لەم شەژمانگەیە بێ شەرت نییە لە ساڵی داهاتوە بێ کەڵەکەبوونەکەی دوجار لە مستەقبەلا زیان بە سەلامەتی ئەو تاکە ئاگەیەنێ کە ئەمە لە دەرەوە کرێ ئەمە جگەلەوەی کە تۆ نەخۆشی مرۆژەڵەکانیش ناناسیتەوە گەری هەیە نەخۆشیە گوازراوەکان یا مرۆژەڵەکان وجودی هەبێ لە ئاژەڵەکەیە کە تۆ لە باخەکەت لەسەر شەقامەکەت ئەمە هەموو بە زیانی سیستمی سەلامەتی مامۆستا وەک دکتۆر باسی کە هەندێک شت وەکو عرف و عادەتی لێ هاتووە ینی ئێمە وازانی ئەگەر ئاژەڵەکە نهێنینە حەوشەی ماڵەکەی خۆمان و لەبەردەمی خۆمانە سەری نەبڕین ئیترۆ قوربانی نییە بەڵام ئێستا دەزانین ینی لایانی پزیشکی چەند پێشکەوتووە باز لە زیانەکانی ئەکەن کە ئەمە پێویستی بە کۆمەڵی قۆناغەیە فحوساتی تایبەت بۆ ئەم ئاژەڵە بکرێ پزیشکی پسپۆر ینی چاودێری دۆخەکە بکە ئەو کات ئیتر تۆ بڕیار بێ کە ئەم گۆشتە بۆ خواردن ئەبێ و تەندروستە ئەم قەناعەتێمە چۆن لە مشکی خۆمانە دەرکەینیان ڕۆڵی مامۆستایانی ئاینی لەم بابەتەدا چییە کە بۆ ئەوەی کە تۆ قوربانی بکەیت و لە ڕۆ دینیەکەەوە ئیتر قوربانیەکە تەواو بێ مەرج نییە لە حەوشەی ماڵەکەی خۆتە ئاژەڵەکە سەر ببڕی لە شریعەتی ئیسلامە دروستە قوربانی خۆت ئەنجامی بی باشە و دروستە کەسێکیش بکەی بە وەکیلی خۆت حیوانەکەت بۆ سەر ببڕێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدایە فاتمەی فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ فەرمی ئامادەی قوربانیەکەت بە لەو کاتا کەسێکی شارەزا لە شوێنێکی پاکە قوربانەکە ئەنجام بدە ئەتر کوشنگایەک بێت و کۆمەڵە دکتۆری بەڕێزی لێبێ پشکرین بۆ ئاژەڵەکە بکەن شتێکی زۆر باش و زانستی و ئاینی پیرۆزی ئیسلامیش لەگەڵیاتی بەڵام لە ڕاستیە لە خزمەت کاک دکتۆر شاڵاوە پێشتر گفتوگۆشمان کرد لە شاری سلێمانی یەک کوشنگە کەمە لە ڕاستیە حەقە 4 دانە هەبێ یا گەڕۆک هەبێ بێگومان لۆدێکی زۆر دروستە بێت بۆ ئەوەی کە بە ئاسانترین شێوە بتوانن ئاژەڵەکانیان بەرن لێوەستەی ببڕن لە ڕووی شریعەتی ئیسلامەوە دروستە بە چەند مەرج یەکەم کەسەکە شارەزا بێ دومی کا بە وەکیل ئەڵێ بسم الله الله ئەکبەر خوای ئەم قوربانیە هی تۆیە بۆ تۆی ئەەکەم ئەوانەی کە لێوەشن دوعای بۆکەم قبول بێ یان بۆ نمونەکە قەسابێکی لێبێت لە شوێنێکی پاک و تەندروستا سەر ببڕێ شتێکی زۆر چاک و باشە مامۆستا قوربانی بۆ چەند کەسە بێ بە پێی جۆری ئاژەڵەکەیە بەڵێ بە پێی جۆری ئاژەڵ بۆ نمونە مەڕ و بزن باشە کە بەبێ مەرجەکان باس بەتمان مەڕ ئەبێ ساڵێک تاواکوێ پێ نابێتە دووە بزن ساڵێکی تاواکوێ پێ نابێتە دووە بۆ یەک کەس ئەبێ بەڵام سەرۆکی خێزانەکە ئەتوانێت هەموو ئەندامانی خێزانەکە لە خێرەکە شەریکە بەڵام حوشتر و گا بۆ 7 نەفەر هەبێت 7 نەفەر بڵێ سەحابەیەکە فەرمێ جابر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عام الحدەیبە حوشترمان سەر بڕی و گامان سەبڕی بۆ 7 نەفەر ئەو کاتوانی 7 نەفەر ئەنجامی بە خێرەکەی بۆ 7 کەسە بێت بەڵێ بە زۆر زانم دکتۆر لای ئێمە حوشتر کەمتر بەڵێ ینی زیاتر ئەوەی کە ئەمە زیاتر ئاژەڵی گەورە و بچوو کە ئێمە مەڕ و بزن و ڕەشە وڵاخوانەی پێوترێ ئەمانە زیاتر لە لای ئێمە با بڵێن خواستی لەسرە بەڵام جارجاریش ئەکرێ حوشتریش جارجارێکە هێنرێتە ناو کوشتارگەوە کەیسەیە بەڵێ تازەیە لای ئێمە کوێ سروشتی کوردستان بۆ جۆرە بۆ کە ئەوەی ئاژەڵدار بووە ئەوەی کە بازرگانی بە ئاژەڵەوە کردو زیاتریان ئەوانە بووە بەڵێ وەکو
کە مادەم باسی ئەوە ئەکەین ئێمە بۆ ئەوەی تەندروست بێت ئەو قوربانی کە تۆ دەیکەی دەبێت بۆ ڕێنمایانە بێت کە بەڕێستان باسیەکەن بەڵام وەک مامۆستاژ باسی کرد یعنی ئێمە ئێستا حالێنەوە تا لە کوشتارگەین سلێمانی هەر ئەم کوشتارگەیە هەیە با بڵێن ڕەنگە لۆدێکی زۆر قەرەباڵغەیەکی زۆر بۆ ئێوە دروست ببێ چۆن کۆنتترۆلی ئەو حاڵەتانەکەن لە ڕۆژانەخان خۆی ئێمە لە کوشتارگە وەکو جەنابی مامۆساژ فەرمووی پێشتری شەر قسەمان لەسەرەوە کرد شاری سلێمانی شارێکی گەورەیە و با بڵین لە بۆنەیەکە بۆ بەجێگانی ئەو سونەتە پیرۆزە ژمارەیەکی زۆری موسڵمانان با بڵین ئەم سونەتە ئەنجام ئەدەن کە ژمارەیەکی زۆر ئاژەڵتیایە کوشتاری بۆ کرێ لە شارە ئەم ژمارە زۆرە پێویستی بە کوشتارگەی گەورەیە بۆی کۆنتترۆلی کا بەڵام بە ئەزمموی ئێمە لە چەند ساڵی ڕابردووە کە ئێمە لە جەژنی قوربانە لە با بڵین بە بڕیاری قامێتی مەڵبەندی بەڕێز و بەڕێوەبەرایەتی ڤێتێرنەری ئێمە کوشتارگەکان بەستافەوە کارەکەین و پێشوازی لە هاوڵاتیانەکەین جار بەجار لۆدی کارکردنمان زیای کردووە ئەو تەجروبەی ئێمە لە ساڵانی ڕابردوو بۆ کوشتارگەکان لامانە بەس باڵێ بە دڵنیایەوە ئامارمان لایە بەس زۆر بەداوای لێبوورنەوەی سا لەگەڵ خۆمە ئامارەکەم نێنا بەڵام ئامارمان هەیە جار بەجار زیادی کردووە ئێمە بە گوێری پار و پێرار ئێمە توانای با بڵین احتیواکردنی کوشتارکردن و بەجێگانی ئەم سونەتە پیرۆزەمان هەیە لە ناو کوشتارگەیە جا بیرمان نەچێ هەر کوشتارگەی سلێمانی نەکراوەتەوە بەڵکو هەموو شار و شارۆچکەکان بە بڕیاری فەرمی کوشتارگەکانیان کراوەتەوە لە ڕۆژانی جەژن بۆی پێشوازی لێ بکرێ بەڵام ئێمە ئەزانین لە داهاتوە پێویستمان بە کوشتارگەی گەورەیە کوێت جار بەجار هۆشیاری هاوڵاتی بەرزەبێتەوە جار بەجار تێگەیشتن و با بڵین ئەرکی مامۆسایانی بەڕێز کە ڕوونی ئەکەنەوە بۆ موسڵمانان کە بەجێگەیاندنی ئەم سونەتە هاوجوتە لەگەڵ پاراستنی سیستمی سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان چوە ئەمە لەگەڵ مەفاهیمە شەرعیەکانەوەکو مامۆسا فەرمووی یەکەگرێتەوە چوێ هەر یەکێ لە مەرجەکانی ئەڵێ قوربانیکی تەندروستە بێ جێبەجێ بکە قوربانی تەندروست بە واتای ئەوەی کە تۆ تەندروستی تاک نەخەیتە مەترسی و سیستمی سەلامەتیش بپارێزی لەمە دوا پێویستمان بە کوشتارگەی گەورەیە تەنانەت ئەشێ پێویستمان بە کوشتارگەی گەڕۆک هەبێ بۆ ئەوەی لە ناوچەکانە بۆ ئەوەی بتوانێ بە شێوەیەکی دروست و زۆر ورد احتیوای کوشتارکردن لە بەجێگانی سونەتەکە بکە بەڵام لە ئێستا بە گوێرە ئەزمموی ڕابردوو ئێمە هەم ستافمان هەم کوشتارگا بۆ حەجمەی پێشوو ئەتوانین بەڵام ئەگەر هەمووی بێ کوشتارگەکان گەورە کرێ و پلانی مامۆستا باس کۆمەڵەت ئاژاڵت کرد کەوتت ئەمانە بۆ قوربانیە لێرە و لەوێ گوێبیستی ئەوە بین باس لە کەڵەشێرە کرێ کەڵەشێر بۆ قوربانیە بێت بە هیچ شێوەیەک نابێت ئیجماعی عولەمای ئیسلام لەسەر ئەوە یەکدەنگن کۆڕای ئیجماعی عولەمای ئیسلام لەسەر ئەو چوار جۆرە ئاژەڵە ئەبێ بە قوربانی ئەتوانم بڵێ مەڕۆ بزن مانگا بڵنگا لەگەڵ ئەم چوارە ئەمان ژێ بێ مەرجەکانیان تیاابێ و ئەبێ لە کاتی قوربانی نەکرێ بەڵێ بۆ نمونەگەر ئاژەڵی نەخۆش بە بەی شوێ بە قوربانی ناشێ ئاژەڵێک قاچی یا دەستی شکا بێت و لاواز بوو بێ بەی شوێ ناشێ ئاژەڵێک کوێر بێ بەی شوێ بە قوربانی ناشێ ئەگەر ئەو ئەجۆرەش بێ نابێت بە هیچ شێوەیەک ئیجماعی عولەما کۆڕای زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ بە هیچ شێوەیە کەڵەشێر نابێت باشە مامۆستا مەرج هەیە بۆ ئەو کەسێک کە قوربانیەکە کە باس لەوە دەکرێت نۆ ڕۆژێک پێش قوربانیەکە چەند شتێک هەیە نابێ بیکە خۆی سونەتە وەکو مەرجنا با بڵێن لە بابی سونەتە باشتر وایە ئەو کەسێک کەنێتی قوربانی هەیە نینۆک و موو لە ژیانی نەکاتەوە باشتر وایە بەس ئەگەر بیشی کا کێشەیەک نابێت ئاساییە کاموتمان سونەتە ینی ئەجری زۆرترە ئەو کەسەی کە قوربانیەکە ئەکا لە یەکەم ڕۆژمانگی زلحیجەوە ڕیش و سەری چانەکە موو لە ژیانی نەکات و نینۆکی نەکا ئەو حکمەتەگەی والله ئەعلەم ئەوەیە کە ئەو شتانە شایەتی بۆ من لە قیامەتە چونکە بەڕاستی قوربانیکردن شعائیرێکی زۆر گەورەی ئیسلامە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی دروستا فەرمێ هەر کەسێک توانای قوربانیکردنی هەیە و قوربانی نەکات با نزیکی نوێژی جەژنمان نەبێتەوە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مژدەی داوە ئەو کەسێک کە قوربانی بکات لە قیامەتە پێش ئەوەی تکی خوێنی ئەو ئاژەڵە با لەسەر گۆی زەوی خوای پەروەردگار ئەو قوربانیی قبول کردووە و لەو کەسەش ئینشاءالله خۆشەوێت. دکتۆر مامۆستا زۆر باسی مەرجەکانی ئەو ئاژەڵاکە کە دەکرێت بە قوربانی زمانەوە کۆمەڵێک پشکنین هەیە بۆ ئاژەڵەکەی دەکەن پێش ئەوەی کە
سەر ببڕدرێت ئەو پشکنینانەی کە ئێوە دەیکەن لەگەڵ ئەو مەرجانی کە لە ئیسلامدا باس کراوە دەردەکەوێت ینی هەموو پشکنینانە بۆ مناڵک قاچی نشکا بێت نەخۆش نەبێت ینی لە پشکنینەکانی ئێوە ئەم شتانە دەرەکەوێت بێگومان وەکو مامۆسا فەرمووی طبعاً هەرچی ئەوەی شەرع ئاماژەی پێداوە با بڵێن کردوێتی ئەمەرج 100% لەگەڵ زانستا کۆکە بۆ لەبەرەوەی ئەڵە شەل نەبێ بەمانای ئەوەیە هیچ با بڵێن بەرکەوتیەکی مایکرۆبی یا هەوکردنێکی مایکرۆبی لە بەتایبەتی ئێمازای ئاژەڵ کۆمەڵێک هەوکردن هەیە کاریگەری کلینیک یا نیشانە کلینیکیەکانی لەسەر قاچ و پەلەکانی دەرەکەوێ کە ئەڵێ شەل نەبێ ینی بە هیچ جۆرێک بەرکەوتی لەگەڵ ئەو مایکرۆبانە نەبێت کە زیانی پێگەڵێ برینار نەبێت دەمی بۆ ئەڵێ برینار نەبێت لەبەرەوەی کە تۆ کە پشکنینی بۆکی کۆمەڵێک ڤایرۆسەیە نیشانە کلینیکیەکانی لە ناو دەمی ئاژەڵەکەیە دروستەکە هەڵبەت دەڵێ مەسەلەن جێژ نەبێ ساغ بێ کە تۆڵی جێژ نەبێ و ساغ بێ ئەمە خۆی لە خۆیان مشەخۆر زۆرێک لە مشەخۆرەکان لە کۆئەندامی دەماری ئاژەڵەکە ئادات کە ئەمە مرۆژەڵیشن نەخۆشیەکە ینی چۆن ئەزانیم ئەم ئاژەڵاگەر گێژ بێ بۆ نمونە تەبان ئێمە دوو قۆناغی پشکنینمان هەیە باشە وەکو پشکنی بەڵێ قۆناغێکیان ستافێکیان لە پێش کوشتارکردن پێشەوەی ئامادەی کا لەوەیە بە دوای نیشانە کلینیکیەکان ئاگەڕێ نیشانە کلینیکیەکان چییە؟ طبعاً ئەم نیشانە کلینیکیانە جگەل لەوەی کۆمەڵێک ناسەرەوەی پزیشکی دەربارەی نیشانەکان هەیە هاوڵاتیکی ئاسایش خۆی ئەکرێت تێبینی بەشێک لە نیشانەکان بکات کە نەچێت ئەو ئاژەڵانە هەڵبژێرێ و بۆ هەم بۆ بەجێگانی سونەتەکە هەم بۆ باڵێن خۆی لە باغێکا دانیشۆ لە جێگەیەکە هەڵی بژێرە و بۆ کوشتار بەکاری بێنێ کۆمەڵی نیشانەی کلینیکیە ویژەوەیە کە فرمێسک بە چاویانەیەتە خوارەوە مەسەلەن چڵمی نەبێ تووشی سکچوون نەبوو بێ پەلەکانی بۆ پێش و دواوە نەهاویشتە بێ سەری بە شتێکا دانەیە بێکە بێتاقەت بێ دانی گیر نکات و نیشانی ئازار و تان ئەمانە هەمووی نیشانەی ئازار و تان ئەمە کلینیکەڵی تۆ هەر تەماشای بکە دانی گیرڕکاتەوە ئاژەڵەکەەوە ئازارێکی زۆر زۆری هەیە بۆچی لەبەرەوەی با بڵێن بەرکەوتەی مایکرۆبی هەیە تووشی و ئازاری کردو ئەمە هەر نیشانە کلینیکیەکان کە تۆ لە پێشا لەلایەن تیمێکی پزیشکی پسپۆڕۆکە کاریان ئەوەیە بە دوای نیشانە کلینیکیەکان ئاگەڕێ کەیەتە پاش کوشتارکردن ئەو جا کاری تیمی دووەم دەست پێکاکە پێڵە تیمی پاش کوشتار پۆست مۆرتەمی پێوترێ ئەم ئیشیان چییە تێبینی تەواوی لاشەکاکە تێبینی ئۆرگان بە ئۆرگانی لاشەکاکە و تێبینی سیستمی لیمفاتیکی ئاژەڵەکاکە کە هەر یەک لەوانە ئیندیکەیتەر و ناسەرەوەیەکی نەخۆشیەکی دیاریکراوە کاتێکە پشکنینە فیزیکیەکانی بۆکە باشە کەیس هەیە دکتۆر ئەو کاتێک کە پشکنینەکانی سەرەتای بۆ کرێت کێشەیەکی نەبێ بەس دوای سەربڕین ئەو فحوساتانی دواتر کە بۆ یەکرێ پشکنینانە دەرکەوێت کە ئاژەڵە نەخۆشە و بەکەڵ چوار ڕۆژی کارکردن ئێمە 2 تەنمان لە 2 تەن گۆشت ینی 2000 کیلۆ گۆشت دەکات لە پاش بە 4 ڕۆژ کارکردنی ناو کوشتارکە ئیسا حالێنەوەتانێ لە ساردکردنەوەی ڕەتکردنەوەکانمان چێ ئێمە ساردکردنەوەکی تایبەتمان هەیە بۆ و لاشانە یا و ئۆرگانانەی کە هەڵگری نەخۆشیە جۆرا و جۆرەکانن تایە دا ئەنرێت بۆ ئەوەی بە شێوەیەکی زانستی دوجار مامەڵەی لەگەڵاکرێ و لە ناوی ئێمە ناو کوشتارگە هاوشێوەی هەر شتێکی کەی مرۆڤ پاشەڕۆیانەی کەی کاتە ناو ژینگەوە کاری کوشتارگەش پاشەڕۆی هەیە ئەگەر بە شێوەیەکی زانستی مامەڵەی لەگەڵانەکرێ ئەکرێتەوە ناو ژینگە تەبعاً پاشەڕۆکان یا ڕقن یا نیمچە ڕقن یا شلن ئەمە بە نیمچە ڕق داهەنرێم لاشانە یانی سیمی سۆلیدن سۆلیدی تەواوەتی نین ڕقەکان ئێسقان و ئەو بابەتانەیە و لەگە شلیش ئاو کوێ بەردەوام کارمان بە ئاو خوێناوی ناو کوشتارگەی ئەمە شلەکان ئەمە فلوودەکانە کە لێرەیە ئەمەی ڕقە لاشەیەکی ڕەتکراوە هەتا پاشەڕۆی کارکردن لە کاتی کارکردنمانە ئێمە سووتێنەرێکی گەورەمان هەیە لە ناو کوشتارگەیە کە لە 1200 پلەی سەدیە ئەتوانم بڵێم گەورەترین سووتێنەرە لە سنووری پارێزگای سلێمانیە ئەو سووتێنەرە بەکارهێنین بۆ لە ناوبردننی
ئەو پاشەڕوانێ ڕق و نیمچە ڕقن کە لە نێویانە لاشەیە جگەرە دڵە گورچیلێ ئۆرگانەکانی کە لاشەکە کە هەڵگرێتی بیرمان نەچێ زۆر نەخۆشی کە هەیە ئێمە سەسپێکتیەکەین تەوقعەکەینە و نەخۆشی هەبێ بۆی دڵنیابین ئێمە تاقیگەمان هەیە لە ناو کوشتارکەیە ئەینێرین بۆ تیمی تاقیگە پشکنینی تاقیگەی خۆی بۆ کات و نەتیجەکەمان بۆ دڵنیا کاتەوە ئێمە لە ساردکەرەوەیەکە هەڵیەگرین ئەو لاشەیە هەتا نەتیجەی تیمی تاقی گەمان بۆ یەک کە بۆمان هات دڵنیا بێتەوە کامە نەخۆشە یا نەخۆش نییە لە حاڵەتە مامەڵەیەکی زۆرتان بۆ دروستە بێ فرێ ئەمور دەکاریان ناکەوێت بەڵێ ئێمە تەبعاً جەژنان پلانێکی تایبەتتر و ورترمان داڕشتۆتەوە بە ستافێکی کامیلی کارکردنمانەوە لێرە کارەکەین ئەویش ئەوەیە پرۆسیجەرەکەی کائکین نابێت کاری لەسەر سەلامەتی لاشەکە هەبێ و پشکنینەکانیش بە هەردوو جۆرەکەی ئەنجامەدرێ هەموو جژنێک ئێمە ڕێژەیەکی زۆر ڕەتکردنەوەمان هەیە بەداخەوە ئەم قسەیاکەم لە جەژنانە چونکێکم هەنێک هەیە نەشارەزا کوێ ئەوانەی بازرگانیەکەن بە ئاژەڵەوە کاری خۆیانە بەر لەوەی ئاژەڵەکە بێنن بۆ کوشتارگە شارەزاییەکیان پیا کردووە کە ئاژەڵی نەخۆش کەمترە ئەگا بەدەست کوشتارگا لە ڕۆژانی یاسای چێ ئەو بازرگانانە ئیشی خۆیانە بەڵام هاوڵاتی بەداخەوە لە ڕۆژانی جەژنی قوربانە شارەزانیە لە دیاریکردن و اختیارکردنی ئاژەڵەکانە بۆیە ئێمە لە قوربانی و جژنی قوربانی ڕابردوو ئەوانی پێشووترا ڕێژەی ڕەتکردنەوەمان زۆر بەرز بووە وەکو ئەو خاڵەیە لەبەر ئەو خاڵی کە باسم کە لێرە بە تەواوی ستافەوە هەم پشکنینەکانەکەین هەم پرۆسیجەرەکانی شەکەین یەک پرۆسیجەر خێراکەین ئێمە 12 کاتژمێر لە ناو ساردکەرەوەیە لە کوشتارگە لە دوجارە دای ئەنی لە ناو ساردکەرەوەکانی ناو کوشتارکەیە بەڵام هاوڵاتیەک ناتوانم من 12 سەعات گلی دەینەوە و بڵێن دوای 12 سەعات وەرەوە بەس ئامۆژگاریەکەین ڕێنمایی ئەدەین هۆشیاری لە ڕێ ڕاگەاندنەکانی وەکو بەڕێستانەوە بە خەڵکەڵین دەست بەجێ گۆشتی بابلین سەربڕین بەکار نێنن بۆ خواردن چیەوە گۆژ نییە ئەوە ماسوولکەیە پرۆسەی بە گۆشت بوون لە ناو لاشەکە جارێ ڕووی نەداوە 12 سەعاتی پێویستە ئەو لاشەیە خودبەرگریەکی تیا هەیە کە پێوتری ئۆتۆ ئیمیونە ئەم ئۆتۆ ئیمیونەی کە لە لاشەکەیە خودبەرگریە لە دوای 12 ساعتەوە خۆی ئۆتۆماتیکی هەچی مایکرۆبێ بەلەشیەوە هەبوو هەوڵی پاکردنەوەی لاشی خۆی ئەدات بەلانی کەمەوە 6 کاتژمێرە با لە ساردکەرەوەی دانرێ ئەمە ڕێنمایی یەکرێمە بەس ئەو خاڵی بۆ هاوڵاتی جێبەجێ ناکەین هەرچی پرۆسەکەی کە باسمان کرد لە پێشووترا هەمووی لە جژنی قوربانیشا بە پلانێکی دیاریکراوە جێبەجێ باشە مامۆستا بۆ نمونە هاوڵاتیەک کەسێک پارەی کۆ کردوەوە بۆ قوربانیەک ئیتر ئەوێت لەوە چەند مانگێک بێ و پارەی کۆ کردبێتەوە بۆی لە جژنی قوربانە قوربانی بکە و ئاژەڵەکەی کڕی و بۆیان سەر بڕی و توانە هیچ کێشەیەکی نییە و کەی هێنە لای دکتۆر شاڵا و ئەوان ڕەدەکرێت یەکێکە لەو کەیسانەی کە ئیتر گۆشتەکەی بە کەڵکی خواردن نایە ئەمە حکومی قوربانیەکەی چییە ئەگاتە شوێنی خۆی یان ئەبێت چێت ئاژەڵێکی تر بکرێتەوە ئەگەر توانای هەبوو بابچێ ئاژەڵێکی تر بکڕێ ئەگەر توانای نەبوو والله ئاعلەم ئیشەڵا خوای گەورە قوربانەکەی بۆ نووسیوە فرمودێکی دروستی پێغەمبەری خوامان هەیە صلى الله عليه وآله وصحبه وسلم فرمى إنما الأعمال بالنيات همو كردوك بنيتي إنسانة إنسان كانت مادم بۆ خوا بوو بێ ئەم شۆژمان پارەی کۆ کردووە لە بارێکی دارایی زۆر قورسا بوو پارەکەی کۆ کردووە و ڕێگاکەشی گرتووە بەڵام بەداخەوە ئاژەڵێکیان پێ فرۆشتووە کە نەخۆش بوو بۆ ئەوە زەرەی لێ نەکەوێتەوە بەڵام ئەو کاتە ئیشەڵا خوای گەورە خێرەکەی بۆ ئەنووسێت بەڵام با حیوانەکە نەکە بە قوربانی ئەگە توانای نەبوو ئەگە توانای هەیە باشترە ئاژەڵێکی تر بکڕێ بەڵام هیوادارم ئەو کەسانەی کە ئاژەڵە کڕن کەسانی شارەزا و پسپۆر با بۆیان بکڕن چکە زۆر جار بەداخەوە کەسانێک وەکو دکتۆر فەرمووی بازرگانی بە ئیشەکەەوە ئەکەن ئاژەڵێک ئەفرۆشن کە زۆر جامەرجی تیانە ئەوە با لەگەڵ ئەم حاڵەتە زۆرانش کە دکتۆر باسیەکە ڕەجەکرێتەوە و کەیسانە دروستە بێ هیوادارم و کەسانەی کە ئەم مامەڵەیەکەن با مامەڵەیەکی دروستی بێ بەرپرسیارە بەرامبەر بۆ کەسایی کە جانبازە یا قەسابە یا بازرگانی بە ئاژەڵەوە کە ئەو ئاژەڵانەی کە ئەهێنرێت بۆ قوربانی ئەگە مەرجی تیانە بۆ قوربانی بە هیچ شێوەیەک بانەی فرۆشن بە خەڵک گوناحبار ئەبن چونکە بەڕاستی بەملی ئەو کەسەیە چونکە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون ئەگەر شتێکتان نەزانی لە کەسانی پسپۆڕی ئەو بوارە پرسیار بکەن دیارە ئەبێ ئاژەڵێک بێ و ئاژەڵە سەلامەت بێ نەخۆش نەبێ کلکوجۆی نەقرتا بێ کوێر نەبێ
مەرجەکانی قوربانیکردنی تیاابێ و ئەو کەسەش کە ئەچێ ئاژەڵە ئەکرێ بە کەسێک گەڵێ سیقەیەکی پێەکە متمانەیەکی پێەیە جێی داخە ئەگە بێت و فێڵی لێ بکە خود ئاژڵەکەی خراپی و ئەو کەسێک کە پێشی بفرۆشێ ئاژەڵێک مەرجی تیانە بێ و بزانێ نەخۆش و ئەی فرۆشێ زۆر گوناهبارە بێ بەر هەڕەشەی تونی قیامەتی ئەکەوێ و حەقی حەق الله حەق و ناسیشەکە دەچێتە بابی هەڵخەڵەتاندنیشەوە. باشە ما مساگر بۆ نمونە من بمەوێت ئەم جەژنە قوربانی بکەم بۆ خۆم خۆم توانم لە گۆشتەکەی بخۆم بەڵێ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا قوربانیکردن ئەو گۆشتە ئەتوانرێ خۆت هەژار دەوڵەمەند مسلمان غێری مسلمان لێ بخوات چونکە جاران ئەیانوت ئەگەر تۆ قوربانیت کرد خۆت نابێت لە گۆشتەکەی ئەو گۆشتی نەزرە جۆری خێرمان پێوتێ نەزر چەند گۆشتی حیوانکردنی خێرمان هەیە سنەتمان هەیە قوربانی دروستە خۆ لێ بخۆی ماڵ و مناڵە لێ بخوا بە دەوڵەمەند و هەژار و مسلمان و غێری مسلمانیش دراوسێتە گۆشتەکەی بێتێ خێرە گۆشتی قوربانی بەڵام من حیوانەکەکەم بە نەزەڵم نەزر بێ ئەم حیواناکەم بە نەزر کە فلان شت ببێ خۆم نابێ بەس خۆم لەو حیوانە بخۆم بەڵام ماڵ و مناڵ لێ ئەخوا ئەمە جۆرێک جوێتیمانی عەقیقەی مناڵ گوێ زەبانە خۆشی لێ بخۆ هیچ ئیشکالێکی تێ سەدەقەمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوانەی کە بۆ غێری مسلمان نابێت زەکات فیدیە کەفارەت ئەمانە بۆ غێری مسلمان و نوێژخوێن نابێت ئەبێ هەژار بێت بەڵام بۆ نمونە خێرکردن بۆ هەموو مرۆڤێکە بێت یعنی بۆ قوربانیە خێرکردنە ئینسان خێر بکە هاوکاری بکە هەر کەسێک مسلمانە غێری مسلمانە دەوڵەمەنە سەرمایه‌دارە دروستە خێری پێ بکەیت و قوربانیش خۆت ماڵت مناڵت دراوسێت دەوڵەمەند هەژار هەمووی بەبێ جیاوازی سوود و کەڵکی قوربانی زۆرە یەکەم لە ڕووی بازرگانیەوە جوڵەیەکی بازرگانی دروست بێ لە وڵات و کۆمەڵی قەسابی بەڕێز ئیسپادەیەەکە کۆمەڵە سیارە کۆمەڵێ بازرگان کۆمەڵی خەڵکی هەژار تێرگۆشتە بێ کەوڵەکەی هیوادارم لە وڵاتی ئێمەدا ئەو نەشت بەکارێن ئەو کەوڵی ئاژەڵانەش بەکار بێت کار لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەبێ ئەو کەوڵەی بەکار بێن و سوود نابێ فڕێ بدرێ ئەو کەوڵە زۆر مهمە بۆ قایش بۆ پێڵاوی بۆ زۆر شتی پیشەسازی خۆزگە کارگەی پێستە هەبووە چاکی بکردای و هیوادارم لە کەلوپەل و لە پێداویستەکانی ڕۆژانەی خەڵکیدا ئیسپادەمان لێ بکردا ئەوزان لە ئێمە زیاترینی فڕێدرێ مامۆسا خاڵێکی زۆر گرنگی وروژان دوو خاڵی وروژانەوە من سواسی مامۆساکەم پرسیاری دڵی من بوو ویستم خۆم لێ بکەم دوای بەرنامەکەت یەکێکیانەوەی یەکەمە دەست خۆش بێ کە پرسیاری ئەوەت کردوتێ ئەوەی کە ئاژەڵەکەی فرێدرێ ئەمە قبوڵە یا قبوڵ نیە چێ من خۆم مامۆسایەکی زانکۆی ڕەفیقی خۆم پار هات زۆر پێی بێتاقەت بووم 5 ئاژەڵی هێنا بە مەبەستی بە جێگەیاندنی سنەتی پیرۆزی قوربانی بەداخەوە پێنجی نەخۆش وەر پێنجیمان بۆ فرێیا و سووتانمان نەمەزانین چی پێ بڵم هاوڕێی خۆشم بوو وتی قبوڵە هینەکە قوربانیەکە سنەتی جێبەجێم کردو وتم ئینشەڵا قبوڵە بێەوە لە مامۆسایەکی ئاینی بەڕێزە بێ بپرسین بزانی خزمەت لێ ئێمەوە ئەو پرسیارە وەڵامێکی زۆر باش بوو بۆ ئێمەش لە کاتی کارکردنەوە وەڵامی خەڵکی پێ بدەینەوە کە دێتێرە دوو ئاماژەی بەشێکی زۆر گرنگ کرد مامۆسا کوشتارگە پاشەڕۆی هەیە ئەم پاشەڕۆیە طبعا یەک مەقولە هەیە لە ناو کوشتارگەکانە ئەڵێ ئاژەڵ بەس هەناسەکەی بە فیڕۆچیە ئەوەی کە هەمووی پارەیە هەمووی داهات و دەستکەوتە ئەگەر سوودی لێ بینێ مامۆسای جەنابی مامۆسا فەرمووی پێستەیەکێکە لەوانەی کە گەورەترین پیشەسازی یا سەرچاوی گەورەترین پیشەسازی مەسەلەن جلوبەرگە فێرنیچەر ماڵەکانە مەسەلەن جگەلەوە ئێمە مەوادی مەیکئەپی ئافرەت هەمووی لە پاشەڕووی کوشتارگەکانەوەی هەچی مەیکەپ ئاکرێ بابا من هەمووی وایە هەموو بابەتەکە لێەوە دەست پێەکە مەسەلەن ئەنزیم باڵێ لە پاشەڕووی کوشتارگەکانەوەی هەموو سەکرێت لایە مەنا لە دەرەوە اینجا بەنیسبەت مەسەلەن زەیتی سیارات مەسەلەن بەنیسبەت دەرمانی کۆمەڵێکی زۆر ئەنزیم کە بۆ ئینسانەکان بەکارێنرێ وەکو عیلاجات هەمووی لە ئاژەڵەوە وەرئەگیرێ و لە پاژماوەی کوشتارگەکانەوەیە مەسەلەن داوی عەمەلیات سوچەر ئەو سوچەرەی کە لە ناو ژووری نەشتەرگەریە بۆ دوورینەوە بەکارەهێنرێ لە ناوسکی ئاژەڵ دروست دەکرێت ناوسکی تەسەور کە ناوسکی ئاژەڵەوان ئیستیفادەیان لێ کردووە لە کارگەکانی خۆیانە داوی عملیاتیان لێ دروست کردووە ئێمە توانیمانە سوود لەم شتانە وەرگرین بەداخەوە من باسیەوەکەم من ئێمە لەم کوشتارگە یەک بەختەوەریمان هەیە ریسایکڵمان هەیە ئەم ریسایکڵە چییە هەچی مەوادێک کە لێرەیە پاشە ڕۆیە کردومانەتەوە ئۆرگانی و کردومانەتەوە ناو سروشت زیان بە سروش ناگەێنێ نە بایلۆجی مایکرۆب گەشاکە نە کیمیایی
ترشێتی خاک بگۆڕێت و ئۆکسان بەسەر نایتریت و نیتریت و سەرچاوی ئاو ژەهراوی کە ئێمە ئەمانەمان هەمووی کردووە لەناو کوشتارگەیە بەڵام ئەگەر بیتە سەر پیشەسازی ئەتوانم بڵێم ئەتوانرێت زۆر پیشەسازی لەناو کوشتارگەکانەوە بکرێت کە کۆمەڵێکی زۆر سادە و ساکار کەەوە بووکە پێشووتر ئاماژەم پیا و مامەسا جەنابیشی فەرمووی کە پێستەکە ئەکرێ بەڵێ ئەکرێ ببێتە بنەمای دامەزراندنی بنەمای پیشەسازی جلوبەرگ و جوانکاری ناو کوڕێمە سەرروپێکەشی نابینەوەڵین تااقەتمانە چاکیکەین هەمانە کارگەمانەیە لێرە ئەوشمان باسان کردو سەرروپێکە بە کارگەمان هەیە پاکیەکە هیچی ناوەڵی ئەوە منجە ئەوە زۆر باشە ببرە مامە ساقسەکانمان پێ بڕی فەرموو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وصحبه وسلم مجدا فرمي ما عمل آدمي من عمل يوم نحر أحب إلى الله من إهراق الدم هیچ کردەوەیەکی مرۆڤ خێرتر و خۆشەویستتر و بڵندتر و باڵاتر نییە بەلای خوای گەورەوە لە سەربڕینی ئاژەڵێک لە پێناوی خوای پەروەردگارە ئەو نێتەوە کە بۆ خوا ئینسان لە خوای گەورە زۆر زۆر نزیکە بێتەوە و هەژاران و ئەوانەی کە نەدارن نایانتوانی قوربانی بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکان دوو بەرانێنا بەرانێکی بۆ خۆی ماڵماڵی کرد بە قوربانی بەرانێکیشی کرد بە قوربانی بۆ هەژار و داما و مافخوراوانی ئومەتی ئیسلام خێرێکیش پێغەمبەری خوا بیکا صلی الله عليه وآله وصحبه وسلم لای خوای گەورە قبول وەرگیرا ئەوانەی کە هەژارن ناتوان قوربانی بکەن مژدە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرانێکی بۆ کردوون بە قوربانی قوربانی شعائرێکی زۆر گەورەی ئیسلامە و ڕێز ئەبێ لەو گۆشتە بگیرێ و نابێ خوێنەکەی لە کۆڵانە بڕێژێ و نابێ ئەو پاشە ڕێ ئاژەڵە فڕێ بدرێ و ژینگە و کۆمەلگا پیس بکرێ وەکو دکتۆریش فەرمی هیوادارم ئەوانەی کە ئەو کارە ئەنجامەدەن ئەگەر توانیان لە شوێنێکی وەکو ئێرە کە ئەو سیستەمە جوانەی تایە کوشەکەیەکی گەورەی شاری سلێمانی ئەنجامی بن ئەگەر نانتوانی وەشیاری تەندروستی لە دکتۆرە بەڕێزەکان وەربگرن مامۆستا قوربانی بۆ مردووە بێت بەڵێ مردوویەک وەسیەتی مەرجە لە ژیانیان نیەتیە نابێیان وەسیەتی کردبێت کە قوربانیەکە بکات یان ئەگەر هیچ باسیشی نەکردبێت لای زانایانی ئیسلام ڕای جیاواز هەیە کۆمەڵێ زانە ئەفەرموو ئەگەر وەسیەتی کردبێ دروستە قوربانی بۆ ئەنجام بێت کۆمەڵێکی ترن ئەگەر وەسیەتیشی نەکردبێ هەر دروستە بەڵام بە چەند مەرجێ بۆ نمونە ئینسان بۆ دایکی بۆ باوکی بۆ خوشکی بۆ برای بۆ باپیری بۆ نەنکی بۆ داپیرێ بۆ ئەمانە بکات دروستە مادەم ئەهلی ئیمان بێ ئینشاء الله من تەرجیحی ئەو قەولەکەم والله أعلم قوربانی بۆ هەر کەسێک بکەی ئەهلی ئیمان بێ ئینشاء الله دروستە و جێگەی خۆی ئەگرێت دروستە باشە مامۆستا بۆ تۆ باسە دەوە کە لە سەرەتای قسەکان چاوت هەر لە دوای نوێژی جەژن هەتا چوارەم ڕۆژ دروستە قوربانی بکرێت بۆچی ینی زۆرترین خەڵک بۆچوونی وایە و ئێمە جاران هەر کە مناڵیش بینەوە خواخوامان بوو دووەم ڕۆژی جژنی قوربانی بێت ئەمانوت ئەمڕۆ قوربانیمان بۆیێت گۆشتمان بۆیێت ینی بۆچوونەکە وا بووە کە دووەم ڕۆژی جژنی قوربان دەبێت ئەمە بکرێت ئەم بۆچوونە لەکوێوە هاتووە خۆی لە ڕاستیە مەقامی حاڵی ژیانی ئینسان ئەیگۆڕێ بۆچی یەکەم ڕۆژەکی بۆ مزگەوت نوێژەکەی دوای عادە دوایە لە خۆمان ژیانێکی کۆمەڵایەتی و گەڕان و گردن ئازایی ئەوە خەڵکە مەشغوڵەکە مەگەر لە دێهاتە کە هاونیشتمانیان کەمن نیشانیان کەمە بڵێن ئەگەوانە بێ بڵێن بۆ یەکەم ڕۆژ بە گەڕانەوە میوانی ئەچی بۆ میوانی ئەوە مەشغوڵی دووەم ڕۆژ دەستە بەتاڵە بێ لە گەڕانەکە و میوانیش کەمە بێتەوە بەڵام کابرا لە لادەیە بێ ئەوەی گوندنیشینە بە ڕێزەکان هەر نوێژی جەژنیان کرد دە 15 ماڵێکن بە سعاتەمی تاواکەن هەر لە یەکەم ڕۆژە دروستە قوربانەکە ئەنجامێن یعنی دروستە یەکەم ڕۆژ لە دوای ئەنجامدانی نوێژەکە دەست پێکە هەتا چوارەم ڕۆژ پێر ئاوابوونی خۆر بە 10 دقە پێش ئاوابوونی خۆر حیوانەکە سەبڕ حەزەکەی دواتر بیبەخشەرەوە خێرەکە قوربانەکە بەرکەوتووە پێوتێ کات تەوقیتەکەی تەواوە بەڵام ئیتر خەڵکەکە هەیە لە ڕۆژی دووەمێکە هەیە یەکەمێکە هەیە سێمێکە هەیە چوارەمێکە گونجانی کاتەکەیە التیزاماتی گەڕان و جەژنە پیرۆزە و میوانداری و میوان بوون و ئەمانە لەوانەم هۆکارە بێ زیاتر ناوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەر چوار ڕۆژەکەی دروستە و ئەجر و پاداشتی خۆی هەیە بەڵێ دکتۆر ئەوەی کە گرنگ بێت ینی ئێوە وەکو هۆشیاری یان ئێمە ئاماژ لەم بەرنامەیەش زیاتر هۆشیاری بە بەڕاستی بە بینەرەکانمان بە خەڵک دەزانین بابەتی گۆشت بابەتێکی زۆر هەستیارە ینی پەیوەندی ڕاستە و خۆی بە تەندروستی هەرێکێکمانەوە هەیە ئەوەی کە گرنگە ینی وەکو ڕێنمایی بە خەڵکی بدەن ئەمە بەڕاستی بەلامەوە زۆر گرنگەیەکی تریش لەو شتانی کە ئەمێ بیزانم ئەو مۆرانەیە کە بە گۆشتەکانەوەیە ئەمە زۆر جار خۆمان گۆشت ئەبینەوە بۆ ماڵەوە
تایکەنە مەنجەڵەکەشەوە گوڕار لێ نابێتەوە مۆرەکەتان زۆر ئەسڵە وڵی چەند ژوی تۆ لێ نابێتەوە ئەو مۆرە مانای چییە و تەندروستە ئەگەر سڵفەیانی هەر لێنەوە پڵانمان چی لێ بکەین طبعاً بەنسبەت مۆرەکەەوە دەست پێکەین ئێمە مۆر لەناو کوشتارگایە بێت جۆرە مۆرێک بەکاربیێنرێکە خۆراکی بێ مۆرەکە ینی لە کاتێکا کە تۆ بەکارهێنەری بەکاری هێناوەکو خوان هیچ زیانێ بە تەندروستی و سەلامەتی نەگەێنێ ئەمە ئێمە ڕۆزانی لینە ئەمە هیچ کێشەیەکی بۆ سەلامەتی نییە توانی لێشی نەکەیتەوە لەسەر بەگەردنی من بیخۆ هیچ زەمان جاسی نامەنجڵ بخارەکە گەشتە مۆرەکە لێ نابێتەوە زەمان تەکەم ئەمەیەک دوو ئەوەی کە بابەتی هۆشیاری یا ڕێنمایی بۆ کەسوکاری خۆمان بۆ تەواوی مسلمانان پێش ئەوە یعنی ئەگەر گۆشتێک مۆری پێوە نەبوو مانای وایە تەندروست نییە بە دڵنیاییەوە هەموو کوشتارگیەکی فەرمی لە هەرێمی کوردستانە جۆرە مۆرێکی دیاریکراوی خۆی هەیە ئێمە مۆرەکانمان کۆدا با بڵین کۆمەڵێک چی پێڵێن حرفە ئەم حرفانە ڕۆژانای گۆڕین لەسەر مۆرەکانمان هەر ڕۆژە و حرفێکمان هەیە و ژمارەیەکمان هەیە لەسەر مۆرەکە دایانیت تاوان سڕیە ئەم مۆرەی ڕۆژانە تەنها ئێمە و لیژنە بەڕێزەکانی با بڵین قایم قامێت هاوبەشەکانی قایم قامێت پێکەوە پەیوەندیمان هەیە ئاگاداری زانیاری ڕۆژی کۆدی ئەو ڕۆژەی مۆرەکانە ئەم مۆرەی ئێمە ناسەرەوەیەکە بۆ ئەوەی کە لە شاری سلێمانیە تاکە کوشتارگا ئەمەیە و بە پشکنینەکانە ڕۆی و ساختەژ نەکراوە هەر شار و شارۆچکەیەکیش مۆری تایبەت بە خۆی هەیە ئەمە بۆ ئەوە مۆرەکان ئێمە ڕۆژانایکەین بەنسبەت هۆشیاری وەکو ئاماژەم پێدا گۆشت زۆر گرنگە لە با بڵێن ژیانی بە تایبەتی بۆ هەموو تاکێ بەڵام خەڵکی سلێمانی ناسراوە بۆی گۆشت خوازیاری گۆشتی زۆرە چ بە سپی چ بە سوور بۆیە سەلامەتی ئەوە پەیوەستە بە سەلامەتی تەندروستی تاکی هەموو خەڵکی کوردستان و هەروەها شاری سلێمانیش گرنگە لەسەرەوەی هەتا لە کوشتارگەکانە لە کوشتارگەکانە ئەنجام بن ئەگەر خودی خۆی لە شوێنێکی دوورە دەستا بوو دەستی نەگەی بە کوشتارگەکە ئەی ئەم چی بکە خۆمیشە بێ هەم سونەتکە هەمیشە بێ کوشتاری هەبێ و خوانیشی ئامادەکە ئەما بێ ڕێنمایی بکرێت چۆن بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ ئاژەڵا بکە گرنگترین شێدەوەیە کە لە دەرەجێکی حرارەی نزمە این بەرزە کار نەکا با لە جێگایەکە بێ هین کار بکە موبەریدەی تیا کارکە سپلێتی تیا کارکە لە هۆڵێکا بێ بۆ ئەوی ساردی ناو هۆڵەکەی پارێزراوە بێت بە 20 بۆ 2 سعات کافیە بۆ ئەوەی کە هەموو مایکرۆبەکان دەست بە دەبلیکیشن و گەشەکردن بکەن و لەگەڵی شاکسە ژەهر دروستەکەن ژەهر هەڵایەنە ناو لە شانەی گۆشتەکە کە ژەهری دروست کرد هەردووشی کاریگەری هەیە ئەو گرنگە ئەو کەسانی کە لەوێ کارەکەن دەستکێش لە دەستکەن جزمەی تایبەتیان هەبێ پێش و پاش دەست بە ئاو سابوون بشۆن خوێن و خوێناوەکەی لە دوای کارە پاکی کەنەوە ڤێرکۆن ڕێژی کەنیال دژە ڤایرۆسێکی تیا بەکاربێنن پێش و پاش کارکردنی ئەو دژە ڤایرۆسانە بەکاربێنن هەموو کەسێ نەڕوا مامەڵی لەگەڵا بکە بەرکەوتیان نەبێ لەگەڵ خوێن و دەردرا و با بڵین گۆشتی ئاژەڵەکە ئەوەی نەخۆشە با مامەڵە لەگەڵ گۆشتانەکات چوی ئێمە لەناو کوشتارگەیە 6 مانگجارێت تەواوی کارمەندەکان ئەبێ راپۆرتی پزیشکیمان بۆ بێتەوە کە ئەمانە سەلامەتن هەڵگری نەخۆشی گوازراوە نین شێ گۆشتەکە بەرکەوتی گۆشت اینە خوێنی یا دەردراوی کارمەندێ لەگەڵ گۆشتێکە بە هەر هۆکارێک لە هۆکارەکان ئەگەر هەڵگری نەخۆشیێکی گوازراوی وەکو بۆ نمونە ئیلتیهابی جگەر یا هیپەتایتەس ڤایرەسی پێڵەن ڤایرۆسی کەبەدی پێڵەن یا ڤایرۆسی جگەرە لە ئەشێ بەرکەوتنی تووشیکە بۆیە ئێمە 6 مانگجار راپۆرتی پزیشکیمان بۆیەوە کامانە کە لای ئێوە کارەکەن سەلامەتن ئەوەی ڕۆژانە بزانین کارەکەی نەخۆشە ئێمە خۆمان ئەینێرین و ئیزنین و ڕێگەی پێنادەین کارکە لە کاتی کارکردنە لیژنەکانی قایم قامێت کرد قرار بوو ئەنجامێکی لیژنەی باڵا لەگەڵ ئێمە ئامادەی هەبێ بەڵام هەدیار بوو دەرفەتیان بۆ نەبوونجا هەماهەنگیتان لەگەڵ لیژنەکانی قایم قامێت بۆ چاودێریکردنی بازار شوێنە گشتیەکان ئەو شوێنانی کە پێویستە چاودێری گۆشتی تەندروستی تیا بکرێ لەگەڵ بەڕێستانە هەماهەنگیەکە چۆنە هەڵبەتە ئێمە ڕاستەوخۆ کارەکانمان بێکەوە بەسراوەتەوە ئێمە و لیژنە بەڕێزەکانی قایم قامێت بەردەوام لە هەماهەنگیان لەگەڵێکە هەم لە بڕیارەکانی ئەوان و چاودێری ئەوان و
با بڵین هەم لە گەڕانەوە بۆ ئێمە بۆ ڕاستکردنەوەی داتا و زانیاریەکانیان تاکو بڕیار بدەن لەسەر حاڵەت و کەیسەکان هەیە. بنمونامەی ئەم جەژنە کە هەیە ئێمە بەردەوام لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامێت تا لە کۆنتاکتین بە گوێرەوە بڕیاری کە لە لیژنە هاوبەشەکانی یا لە قایمقامێتی مەڵبەندی سلێمانی بەڕێزەوە دەرچووە دەربارەی ئەوەی کە تاکە شوێنێک بۆ مامەڵەکردن ئەو بازاڕە نوێیە کە لە لای بازگەی عربەتەوەی و تازە دروست کراوە پێوەرەکانی تایە و لەژێر چاودێری بەڕێوەبەرایەتی ڤێتێرنەری و تەواوی تیمەکانی سەر بە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتان بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشی و کوشتارگەی سلێمانیش تاکە جێگەیە بۆ کوشتارکردن بەدەرلەوە لە ڕووی یاساییەوە ڕوبەڕووی یاسا و داواکاری گشتی کرێنەوە بۆیە ئەمە وەکو بڕیارێکە کە لەلایەن ئەوانەوە دراو ئێمەش لەگەڵیانە کۆنتاکتمان زانیاری دەستان خۆش بێت مامۆستا شتێکتان مابێت لە کۆتایی دابتانەوێت بە بینەرەکانمانی بڵند سپاس دەکەین. هیوادارم خوای گەورە ئەم جەژنە بکاتەمایی خێر و خۆشی شتی برایەتی لێگریزیبوونەوەی گژلایەنەکان و بێتە هۆکاری ئەو دڵانی کە زویر بوون لە یەکتری نزیک بنەوە و لێبوردن و برایەتی و خۆشەویستی لە ناومان زیاد بکات. جەژن گەورەترین سیما ئەوەیە. دووەم قوربانیکردن قوربانیەکانمان بە شێوەیەکی تەندروست وەکو دکتۆر فەرمووی ئەگەر بێت و بە لە سلێمانی 4-5 شوێنی زۆر شیا و چاک هەبێت کوشتگا بێ زۆر شتێکی باشە چکە دانێک فریا ناکەون وەکو دکتۆر خۆشی ئاماژەی پێکرد ئەوە شتێکی زۆر باشە و ئەگەر واژ نەبوو لە ماڵەوە یا لە هەر شوێنەکە ئەنجام درا ئەم خێرە گەورەیە بە شێوەیەکی گوێ لە دکتۆرە بەڕێزەکان بگرین پاک و خاوێنی تەندروستی ڕچاو بکرێ زۆر کارێکی گەورە و باشە. هیوادارم قوربانیەکانمان بۆ خوا بێ و پێی دکتۆرە بەڕێزەکان ئەنجام بێن و مامۆستایانی ئاینیش و لە وتاری نوێژی جەژنیشدا کە هەمووی بەخوای گەورە پاداشتی گشت مامۆستایانی ئاینی باتۆ لە شار و شارۆچکە و دێکاندا کە الحەمدولیلا میلەتی کوردی موسڵمان زۆر پەیوەستە پێوەی ڕێنمایی و ڕوونکردنەوەی باش ئەدرێت دەربارەی قوربانی و ئەنجامدانی قوربانی و چۆن قوربانی ئەنجام بدرێت. زۆر سپاس مامۆستا ئومێت مامۆسایانی سپاس کە ئەمێوارەیە لەگەڵمان بووی دکتۆر شاڵا و عارف بەڕێوەبەری سەربڕینخانەی سلێمانی سپاس بۆ بەڕێزیشتان کە لەگەڵمان ئامادەیتان هەبوو. بەڵێ ئازیزان دووبارە جەژنتان پیرۆز بێت بە هیوای ئەوەی کە هەموو بابەتانی لە فایل و دیارجە باسمان کرد چ لە ڕووە ئاینیەکە و چ لە ڕووە تەندروستیەکەوە توانی بێتمان وەڵامی بەشێکی زۆری پرسیارەکانی ئێوەماندا بێتەوە. هەمیشە تەندروست باش بن ڕۆژانی جەژن بەخۆشی بەڕێ بکەن. سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەریکردنە لەگەڵتان دەبم. شاد بن.